سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی هاوڵاتیەکی خەڵکی سەقز بە تەقینەوەی مین، کۆبوونەوەی خەڵکی شەنگاڵ دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان، دەستبەسەرکردنی 8 ڕۆژنامەنووس لە باکووری کوردستان، درێژێ کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی کاغەزسازی پارس لە شوش، بەیانیەی دایکانی پارکی لالا دژ بە سەرکوتی ژنان لەلایەن حکوومەتەوە و پەرستاندنی ناڕزایەتی خوێندکاران بۆ زانکۆکانی دیکەی ئەمریکا. درێژێ هەواڵەکان نوێکردنەوەی پەیمانی لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینان لە بۆکان. ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 بنەماڵەی دادخوازانی شۆڕەشی ژینە لە ماڵی وەفا ئازەربار کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بنەماڵەی گیانبەختکردوان ئەمجەد عنایەتی و هیوا جانجان ڕۆژی سێشەممە سەرزانی بنەماڵەی نەمر وەفا ئازەرباریان لە شاری بۆکان کرد و پەیمانیان لەگەڵ ئاواتی هەموو گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە نوێ کردەوە. دایکانی دادخواز وێ ڕێئاماژەدان بە سەرکوتی ژنانیەران دووپاتیان کردەوە کە ڕێگە نادەن خوێنی بە ناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان بە فیڕۆ بڕوات. گواستنەوەی سیامەگ مەسیحپور بۆ زیندانی ئێڤین. ڕۆژی سێشەممە 4 مانگی گوڵان سیامەگ مەسیحپور بە مەبەستی جێبەجێکردنی سزای بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئێڤین کرا. سیامەگ مەسیحپور لە کاتی پرسەی ئارمیتا گەڕاوەند لە شاری تاران دەست بەسەر و ڕۆژی 22 خەزەڵوەری ساڵی 1402 لەلایەن لەقی 15 دادگای انقلابی تاران بە 2 ساڵ زیندان مەحکوم و دوجار حکومەکەی لەلایەن دادگای پێداچوونەوە پەسەند کرا. برینداربوونی هاوڵاتیەکی خەڵکی سەقز بە تەقینەوەی مین. ڕۆژی سێشەممە 3 گۆڵانی 1403 هاوڵاتیەکی خەڵکی گوندی هەرمیدۆڵی سەر بە ناوچێ دواوی سەقز بە ناوی کەیوان هەرمیدۆڵی بە هۆی تەقینەوەی مین بریندار بوو. بە پێزانیاریەکان کەیوان هەرمیدۆڵی پاش برینداربوون ڕەوانەی نەخۆشخانەی شەفای سەقزکراوە و دۆخی تەندروستی جێگیرا. هەر لەو پەیوەندیەدا ڕۆژی یەکشەممە 2 گۆڵان شارۆمەندێکی خەڵکی گوندی گۆرسپی سەر بە شاری گیلان غەرب بەهۆی تەقینەوەی مین گیانی لەدەستا بوو. کۆبوونەوەی خەڵکی شەنگاڵ دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. ڕۆژی دووشەممە 3 گۆڵانی 1403 دانیشتوانی ناوچەی سنوونی لە شەنگاڵ دژ بە سەفەری ئەردۆغان بۆ عێراق و بردومانی بەردەوامی ناوچەکانی پاراستنی مێدیا خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان بزوستنەوەی ژنانی شەنگاڵ ئەو چالاکیەی ڕێکخستووە و جەختیان کردووە کە بۆمردمانەکانی تورکیا بۆ سەر باکووری هەرێمی کوردستان بە هەواهەنگی و هاوکاری دەوڵەتی عێراق ئەنجام دەدرێت. بەشداربوونی ئەو کۆبوونەوە بە وتنەوەی دروشم خوازگەری ڕاگررتنی هێرشەکانی تورکیا و ڕێزگرتن لە سەروەری خاکی عێراق بوون. دەستبەسەرکردنی 8 ڕۆژنامەنووس لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 پۆلیسی تورکیا 8 ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی ئۆگۆز گۆندەمی لە باکووری کوردستان دەستبەسەر کرد. هاوکار لەگەڵ ساڕۆژی دامەزراندنی یەکەم ڕۆژنامەی کوردی لە باکووری کوردستان پۆلیسی تورکیا 8 ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی ئۆگۆز گۆندەمی دەستبەسەر و بۆ گرتوخانە گواستەوە. لەکلاکی دیکەوە 5 چالاکی سیاسی خەڵکی باکووری کوردستان لەلایەن پۆلیسی فەڕەنساوە دەستبەسەرکراون و شەوی ڕابردووش پۆلیسی بەلژیک هێرشی کردە سەر دەفتەری سترێک تیڤی و هابار تیڤی و هەموو کەرەستە و ئامێرەکانیان پشکنی. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لێکەوتەوە و کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو هێرشیان بە کبکردنی دەنگی ئازاد ناوبرد. کۆبوونەوەی فەرهەنگیانی خانەنشینکراو لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 خانشینکراوانی فەرهەنگی لە شارەکانی ئەهواز، تاران و یەزد دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانشینکراوانی فەرهەنگی هاوڕێ لەگەڵ خانشینکراوانی مخابرات و تامین اجتماعی خوزستان لە بەردەم وەستانداری خۆپیشاندانیان کردووە. لەلایەکی دیکەوە خانشینکراوانی فەرهەنگی لە شاری یەزد دژ بە دۆخی خراپی معیشەتی لە بەردەم ئامۆزش و پەروەرەشی گشتی ئۆستان کۆبوونەوە و
لە شاری تاران خانشینکراوانی فەرهەنگی لە بەردەم وەزارەتی ئامۆزش و پەروەرش کۆبوونەوە. خانشینکراوان خوازگاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. خۆپیشاندانی خەڵکی بەندەر عەباس دژ بە کوژرانی سوختبەران. ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 خەڵکی بەندەر عەباس دژ بە کوژران و برینداربوونی 2 سوختبەر بە چەقەی هێزە ئینتیزامیەکان لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە. شەوی دووشەممە 3 گۆڵانی 1403 هێزە ئینتیزامیەکانی بەندەر عەباس بەبێ ئاگادارکردنەوە تەقەیان لە ئۆتۆمۆبیلی سوختبەرێک کردو لە ئەنجامی ئەو هێرشەدا سوختبەرێک بە ناوی ئەمیر محەممەد چەتری سەحەرگیانی لەدەستا و هاوڵاتێکی دیکەش بریندار بوو. ڕۆژی سێشەممە خەڵکی تووڕای بەندەر عەباس بە دروشمی پۆلیسی قاتڵمان ناوێت لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە ڕایانگیان کەسانێکە ملیاردی دزی ئەکەن لەلایەن پۆلیسەوە ئەمنیەتیان دابین دەکرێت، بەڵام گەنجانی بێکاری وڵات بۆ 4 گاڵۆن سوتەمەنی بە فیشەک دەکوژرێت. درێژە کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی کاغەزسازی پارس لە شوش. ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 کرێکارانی کارخانەی کاغەزسازی پارس بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی دەخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان کرێکارانی کارخانەی کاغەزسازی پارس لە شوش ماوەی چەند ڕۆژە کە دژ بە بێکارکردنی 100 کەس لە هاوکارەکانیان خۆپیشاندان دەکەن، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان بە جاواکاریەکەیان نەداوە. کۆبوونەوەی شۆفێرانی کامیۆن لە خاش. شۆفێرانی کامیۆن لە شارستانی خاش ڕۆژی سێشەممە 4 گۆڵان دژ بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی لە بەردەم شێرکەتی نەوت کۆبوونەوە. بە وتەی شۆفێرانی ناڕازی لە مانگی خاکەلێوەوە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی بە بیانووی بەرەنگاربوونەوە لەگەڵ قاچاقی سوتەمەنی پشکی گازۆئیلی کامیۆن و بەرهەڵگرەکانی پارێزگای سیستان و بەلوچستانی کەم کردووە. پێشتریش لە شارەکانی زابل و زاهێجان شۆفێرانی بەرهەڵگر لە ناڕزایەتی بە کەمکردنەوەی سەهمیەی گازۆئیل ناڕزایەتیان دەربڕی بوو. بەیانیە دایکانی پارکی لالە دژ بە سەرکوتی ژنان لەلایەن حکوومەتەوە. دایکانی پارکی لالەی تاران ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 لە بەیاننامەیەکدا وێڕای جەختکردنەوە لەسەر سەرکوتی وەحشیانی ڕژیم دەستکەوتەکانی بزوستنەوەی ژن ژیان ئازادیان بەرز نرخاند و ڕایان گەیاند کە ژنانی ئێرانی چیتر بۆ دووە ناگەڕێنەوە. لە بەشێکەوە بەیاننامەدا هاتووە وێڕای سەرکوتی بەردەوامی کۆماری ئیسلامی لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا ژنانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی ئێران ڕێگە نادەن دەستکەوتەکانیان کە بە خوێنی هەزاران گەنج بەدەست هاتووە لە ناوبشێت و چیتر بە هیچ دەسەڵاتێک ئیجازە نادەن وەکو جنسی دەستی دووهەم چاویان لێ بکات. لە بەشێکی دیکەیەوە بەیاننامەدا ئاماژە بە هەوڵی شاردنەوەی شکستەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی سەرکوتی ژنان کراوە. پەرەسەندنی ناڕزایەتی خوێندکاران بۆ زانکۆکانی دیکەی ئەمریکا. ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 خوێندکارانی زانکۆ لە چەند ئەیالەتی ئەمریکا دژ بە دەرکردن و دەست بە سەرکرانی زیاتر لە 50 خوێندکاری زانکۆی کۆلۆمبیا خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا خوێندکارانی زانکۆی کۆلۆمبیا دژ بە ژینۆسایدی خەڵکی فەلەستین لەلایەن ئیسرائیلەوە مانیان گرتبوو. پۆلیس هێرشی کردە سەریانی و 45 کەسی دەست بەسەر کرد و سەرۆکی زانکۆش 15 خوێندکاری ناڕازی دەرکرد. وڵاوبوونەوەیەوە هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لە زانکۆکانی دیکەی ئەمریکای لێکەوتەوە و خوێندکاران لە زانکۆکانی کالیفۆرنیا و نیویۆرکیش بۆ پشتیوانی لە هاوڕێکانیان مانیان گرت. دووە هەواڵ گیانەدەستانی 21 پەنابەر لە کاناڵی مانشوو کەناراوەکانی جیبۆتی. ڕۆژی سێشەممە 4 گۆڵانی 1403 بەلەمی پەنابەران لە کاناڵی مانشوو کەناراوەکانی جیبۆتی وەرگەڕاو بەهۆیەوە 5 کەس لە نزیک سنووری بەڕێیتانیا گیانیان نەدەستا و 16 پەنابەریش لە دەریای عەرەب نوقمیاو بوون. بە وتەی پۆلیسی بریتانیا بەلەمەکە هەڵگری 112 سەرنشین بووە و 3 پیاو ژن و منداڵێک گیانیان نەدەستاوە و 107 کەس ڕزگار کراون. لەلایەکی دیکەوە بەلەمێکی پەنابەران لە کەناراوەکانی جیبۆتی وەرگەڕاوە و لە کەمیە ڕووداوەدا 16 کەس گیانیان نەدەستاوە و 28 کەسی دیکەش بێسەر و شوێن بوون.
بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.